لە نێوان کاری پارێزەری و دادوەری کامیان زۆرتر هیلاکی کردووی؟ وەڵام پارێزەر نەبوومە هیچ کاتێک ڕۆژێک لە ڕۆژان پارێزەرایەتیم نەکردیا وەلەو کاری پارێزەرایەتی کارێکی زۆر پیرۆزە ئەگەر بە ڕازگۆیی بیکەی بە ڕازگۆیی بیکەی خۆشترین میهنەیە بەڵام نەمکردێ بەداخەوە بەڵام دادوەری بارێکی گەلە قورسە ئێستا ئەگەر ئەو پرسیارەم لێ بکەی بڵێ پاش ئەوەندە ساڵی کە خاننشین بوویت پێت بڵێم دادوەری هەڵدەبژێری و دەڵم نەخێر جارێشکە نامەوە دادوەری زۆر هیلاکی کردی زۆر هیلاکی کردم بارێکی گەلە قورسە من شەو هەبووە هەتا سعات دوی سێ شەوێ لە خەوێ هەڵستایمە بەیانی کێشەیەکم هەبووە قەزەیەکم هەبووە چۆن حکمی بدەم فکرم لێ کردیتەوە چونکە تو دەبی حسابی هەموو شتێک بکەی حسابی خوا بکەی حسابی حەق بکەی حسابی مافی تەرەفەکەیت کە بکەی ئەو بەڵانس ڕاگرتنە ئەتوەرە لە ناو ماڵی خۆت کێشەیەک دەبیتن زۆر زەحمەتە بڕیار بدەی لە کێشەکەی ئەتوو کێشەی هەموو خەڵک بێتە بەردەمی تو ئیشارێک گەلە زەحمەتە بێمە سەر ئەو پرسیارە بۆ نمونە پارێزەرێک کەیسێک وەردەگرێ و پارێزەرەکە بێگومان دەزانێت کە ئەو کەسێ وەرگرتووە کەسەکە تاوانبار و تاوانەکەی ئەنجام داوە بەڵام لە کاتی دادگاییکردندا دەبینین کە پارێزگاری لێ دەکا و پاساوی باشی بۆ دەهێنێتەوە ئایا ئەو کەسە لە ڕووی ئاینیەوە پارێزەرەکە تاوانبار دەبێت بەخۆی بزانە ئەمە دەبی جیاوازی لە نێوان دوو حالت بکەین حالەتی یەکەم کە دەزانی تاوانبارە و هەوڵ دەدا بێ تاوانی بکاتن پەردەپۆشی تاوانە کردو بکە ئەو گوناحی دەکاتی حالەتی دووەم چییە پارێزەرە دێ پارێزگاری لە مافی ئەو تۆمەتبارەی دەکاتن پێی دەڵێ مافەکانت ئەوەی 1 2 3 4 ئەمن هەوڵ دەدەم ئەو مافانە لە بۆ دابیون کە مەسەرەن دەڵێ هەوڵ دەدەم لە باتی ئەوەی کە سزایەکی قورس بی سزایەکەت لە بۆ بڕێک سووک بیتم ئەو حالەتە شتی شەرعیە کە ئیتفاقی لەگە دەکەن بەڵام بڵێ ئەمن بە شەرتی چەقوو وا دەکەم ئەتوو ئەوە گوناح لەبەرلایەنی مادیە بەڵێ گوناحی دەکاتی ومن يشفع شفاعة سيئة يكن له كفل منها هەر کەسێک بێتن پاساو لە بۆ کەسێکی تاوانبار ببینیتەوە کە ئەو تاوانەی کردیە و یان داکۆشی و بەرگری لێ بکاتن ئەوە بەشدار دەبیتن لەو تاوانەی بۆ نمونە ئەگەر منداڵێک بە ئەنقەست یاخود بە هەڵا منداڵواتە خوار تەمەنی 18 ساڵی باوکی خۆی بکوژێ سزایەکەی چ دەبی و ئایا میرات وەردەگری لە بەڵێ خۆی بزانە قاتل نابتە میراتگر هەر کەسێک بابی خۆی کوژدیان باپیری خۆی کوژدیان داچی خۆی کوشت کە میراتگەری ویە مەحروم دەبی لە میراتەکەی چونکە ئەوەش لە ڕووی شەرع و قانونەوە ئەگەر وەنەبا ئەو کەسانەی کە باب و باپیریان دەوڵەمەندا دەیانزانی پارەی زۆریان لەوانەیە نەفسیەتەکەی وا بە دەور و پشتەکەی تەسیری لێکرد بە برادری خراپ بابی خۆی کوشت بە کە چاوی لە میراتەکەی بە و هەروها ئەو کەسەی کە تەمەنی لە 18 ساڵ زیاتر بی بابی خۆی بکوژیان داچ خۆی بکوژی ئێعدام دەکرێتەوە بە جێرەی یاسا بە جێرەی یاسا بەڵام تەمەنی لە 18 ساڵ کەمتر بیتن هەتا 15 ساڵ دەگیرێتن ئەو کەسە کە بە ئەنقەست بەڵێ